تیۆریەکمان هەیە لە با بڵێن تیۆری مۆدێرندا کە پێی دەڵێن بانگهێشتکردن interpolation کە ئەمە لە با بڵێن تیۆریەکانی لویس ئالتۆسێردایە کە پێی دەڵێن بانگهێشتکردنی ئایدۆلۆژیا. ئالتۆسێر باز لەوە دەکات کە سیستەمەکان پێش ئەوەی مرۆڤ لەدایک ببێت ناسنامەی بۆ دیاری دەکەن. لای نالی ئەزەل گەورەترین دەستگای ئایدۆلۆژیە. پێش ئەوەی دارەکە ببێتە سیواک یان ببێتە ئامێری مۆسیقا، خوددا واتە سەروەر بانگی کردووە و وەزیفەکەی بۆ دیاری کردووە. داری عێراق بانگهێشت کراوە بۆ ناو گوتاری سوننەت و داری هند بانگهێشت کراوە بۆ ناو گوتاری ئەبولهەب. لێرەدا سوژە واتە دار مرۆڤ کە بکەرە هیچ ئیرادەیەکی نییە، ئەو تەنها خەریکی نواندنی ئەو دەورەیە کە ڕۆژی بەرێ بۆی نووسراوە. کورت و کرمانجی نالی لەم بەیتەدا مۆدێلێکی ئەشعەری سیمیۆتیکی واتە با بڵێن نیشان ناسانی پێشنیار دەکات کە بریتین لە یەکسانی سەرەتا. هەموو بوونەوەرەکان لە جەوهەردا وەک دار یەکسانن. دوو، جیاوازی ئەزەلی، ئیرادەی خوددا پێشوەختە مانا و ئاراستەی هەمووانی دیاری کردووە. سێ، وەزیفەی بوون ناسانەیە ئۆنتۆلۆژی، یەکێک بۆ پاکردنەوەیە وەکو مسواک و یەکێک بۆ سووتانە وەکو ئەوت. ئەو جار نمونەیەکی دیکە زیاد دەکات بۆ پشڕاستکردنەوەی زیاتر و بەهێزکردنی مژاری خۆی. نالی لەم بەیتەدا دەڵێت چی؟ سەهم و نەسیبی ئەسڵیە، بەحسی گیاو و گڵ نییە، تووتنە خەرجی سووتنە، مودنە ماچی لەب دەکرد. لە نیوە دێڕی یەکەمدا نالی دەڵێت هەموو شتێک بەندە بەو بەشە یان بەو سەهم و چارەنووسەی کە ڕۆژی بەرێ و لە ئەزەلدا بۆی دیاری کراوە. نالی ڕاشکاوانە بنچینە گەرایی واتە بەحسی گیاو و گڵ ڕەت دەکاتەوە. واتە مەرزیە ئەگەر دووشت لە یەک سەرچاوە بنچینەی مادی بن وەک یەک بن. لە نیوە دێڕی دووەمدا نالی نمونەکە زۆر بەرجەستە دەکاتەوە، نمونەیە کە لە ژیانی ڕۆژانی ئێمەدا حەزوری هەیە، تووتن و مودنە دارجگەرە. هەردووکیان لە ڕووەک و دار دروست بوون، بەڵام تووتن ئەرکەکەی تەنها سووتان و فەنابوونە، لە کاتێکدا مودنە کە ئامرازی کێشانەی جگەرەیە شەڕەفی ئەوەی پێبڕاوەکە بەلێەوە بنرێت و وەک نالی باسی دەکات ماچی لەب بکات. نالی لێرەدا دەیەوێت چمان پێ بڵێ، دەڵێ لە ژیانی مرۆڤدا هەندێک کەس تەنها بۆ ئەوە دروست بوون ببنە سوتەمەنی و بسووتێن، هەندێکی ترش تەنها دەبنە خزمەتکارێکی نزیک کە دەستیان بە شوێنێکی هەستیار و چێژبەخشی وەکو لێو دەگات. ئەم جیاکاریەش تەنها ویستی خوددایە و هیچ پەیوەندیەکی بەباشی و خراپی مادەکە خۆیەوە نییە. بە پێی فەلسەفەی ئەشعەری هیچ شتێک سیفەتێکی ذاتی نییە. تووتن لەبەر ئەوە ناسووتێت چونکە شایستەی سووتانە، بەڵکو چونکە خوددا وای ویستووە. نالی لێرەدا لۆژیکی مایە پوچی مادە دەخاتە ڕوو. دارجگەرە یا مودنا تەنها ئامرازێکە، بەڵام خوددا پلەی بەرز کردوتەوە بۆ ماچکردن. خوددا بەزەیی بە هەر کەسێک یان هەر شتێکدا بێتەوە، تەنانەت ئەگەر دارێکی وشکیش بێت لە ڕوانگەی نالیەوە دەیکاتە مەحرەمی لێوی مەعشوق. ئەمە یەکێک لە دەرکەوتەکانی چەمکی کەسبی ئەشعەریگەریە کە پێشتر باسم کرد. ئێستا دەتوانین ئێمە و ئێوە وەکو خوێنەرێکی ئەم شیعرە لە خۆمان بپرسین، گەلۆ گرنگی ئاماژەدانی نالی بەوەی لەم مژار و بابەتەدا باسی گیاه و گڵ نییە لە چیدایە کە دەڵێ بەحسی گیاه و گڵ نییە؟ ئاماژەدانی نالی بە گیاه و گڵ لەم بەیتەدا تەنها وەسفێکی ڕووکەژ نییە. ئەوە ئاگادار بن هاوڕێیان کە نالی وشە نییە لە شعریدا بە بێهۆدا بنرێ. وشە لە شعری نالیدا وەکو بچووکترین ئەندامی لەشتی مرۆڤەکە ئەگەر بچووکیش بە پێویستە. بەڵکو گیاوگڵی وەکو ڕووبەرێکی یا با بڵێن ڕووبەڕووبوونەوەیەکی معرفی لەگەڵ تیۆرەکانی مادەگەرایی یا ماتریالیزم و جەبرگەرایی یا با بڵێن دترمینیزمی بایۆلۆژی بەکارهێناوە. نالی بەندەم دەربڕینە دەوێت جەوهەری شتەکان لە مادیبووندا بماڵێت و بیبەستێتەوە بە ئیرادەیەکی میتافیزیکی. لە ڕوانگەی فەلسەفەی مۆدێرنەوە ئەمەی نالی پێی دەوترێت ڕەتکردنەوەی جەوهەری مادی. لەم بەیتەدا گیاوگڵ نوێنەرایەتی بنەچە، خاک، ژینگە و پێکهاتەی بایۆلۆژی دەکەن. بۆچی نالی دەڵێت بەحسی ئەوانە نییە؟
نالی دەوێت بڵێت کە ناسنامە و چارەنووسی بوونەوەرەکانی ئەم جیهانە بەرهەمی ئەو مادەیەنین کە مرۆڤیان شتەکانی لێ دروست بووە. ئەگەر ناسنامە تەنها پەیوەندی بە گڵ واتە بە خاڵک و ڕەگەز و بنەچە یان گیاه واتە پێکاتەیەکی بایۆلۆژیەوە هەبوایە دەبوو هەموو دارەکان یەک چارەنووسیان هەبێت. نالی لێرەدا دەڵێت مادە بێدەنگە و هیچ بڕیارێکی لا نییە کەواتە نالی دەڵێت بەحسی گیاه و گڵ نییە تا پێمان بڵێت کە پلە و پایەی عاشق یان هەر بوونەوەرێک بەندە یا بڵێن پابەندە بە سەهم و نەسیبی ئەسڵی کە لە ڕوانگەی نالیەوە بریتێ لە ئیرادەی خودایی. بەپێی فەلسەفەی ئەشعەری سەبەب یا هۆکار لە ناو مادەدا نییە. نالی ئاماژە بە گیا و گڵ دەکات چونکە معتەزیلەکان و فەیلسوفە سروشتیەکان دەیانوت دار لەبەر ئەوە دەسووتێت چونکە سروشتەکەی وایە. نالی دەڵێت نەخێر سروشتی دارەکە واتە گیاه نییە کە دەیسووتێنێت بەڵکو ئەوە بڕیاری خوددایە کە لەو ساتەدا تووتن دەسووتێت و دارجگەرە یا مودنە ماچی لەب دەکات. نالی لێرەدا پیرۆزی مادە تێک دەشکێنێت تا پیرۆزی ئیرادەی خودایی جێگیر بکات. ئەمە وەڵامی حیزبی ئەشعەریگەریە بۆ ئەو بیرۆکەیە کە دەوێت مرۆڤ لەناو خاک و ڕەگەزدا قەتیس بکات. نالی مانا لە زەوی واتە گڵ دەستێنێتەوە و دەیداتەوە بە ئاسمان بە هەمان ئەزەل کەواتە لەسەر بنەمای حیزبی ئەشاعیرە نالی پێمان دەڵێت چارەنووسی مرۆڤەکان بەپێی ئەو قوڕەنیە کە لێی دروست بوون واتە پێگەی کۆمەڵایەت. مرۆڤەیە لە گڵێکی بەرزە پاشایە بەڵام چارەنووس و تێچووی واتە خەرجی ئەو پلەیە سووتانە و مرۆڤەیە هەژارە بەڵام دەگاتە ئاستێک لێو ماچ دەکات و لەبەردەم باڵێن لە ئەشقدا و لەبەردەم خوددادا لە دووکەوانەدا هەموو گەڵەکان یەکسانن تەنها ئەو بەشە یان ئەو سەهمە جیاوازی دروست دەکات کە لە ڕوانگەی نالیەوە لە غەیبەوە دێت. ئەو جار نالی جارێکی دیکە دەمانباتە نێو ڕەهەندێکی دیکەی بابەتەکەی خۆیەوە. لەومی زەمان دەکەی کە بۆچ خواری ڕاستی دەوێت غافڵی دەستی ڕاستی خۆت خزمەتی دەستی چەپ دەکات بۆ ئاگاداری ئێوە هاوڕێیان لە نسخەکەی مەلا عەبدولکەریمی مدەڕیسدا وشەی لەوم کە بەڕای من لەوم دروستە بە لەومە هاتووە کە ئەگەر لەومە بێنین لە ڕاستیدا کێشی شێعرەکە قورس دەبێت و دروستەکەشی وەیە هەر لەوم بڵین بە هەمان مەعنا کە کێشی شێعرەکە دەپارێزێ. من چاوم لێکرد حتا لە شێعری فارسیشدا لەوم هەر بە معنای خۆی لە بۆ نمونە شێعری سەعدیدا هاتووە کە من لێرەدا یادداشتم کردو و باسی ناکەم. لە نیوەدیڕی یەکەمدا نالی بەرپەرچی ئەو کەسانە دەداتەوە کە ئەقڵیەتێکی سەبەبیان هەیە و وا دەزانن زەمانە خۆی هۆکارە بۆ وێرانی و خواری و چەوتی. لای نالی لۆمەکردنی زەمان لەومی زەمان هەڵەیەکی تیۆلۆژیە چونکە زەمان تەنها زەرف یان دەفرێکە بۆ ڕووداوەکان نەک بەکەری ڕووداوەکان. لە نیوەدیڕی دووەمدا نالی دەڵێت کێشەکە لە خودی مرۆڤدایە بەتایبەت لەو شتەی ئەشعەریەکان پێی دەڵێن کەسب. تۆ خەریکی بەکارهێنانی ئەو هێزەیت کە خوددا پێی داویت واتە دەستی ڕاست بۆ ئامانجێکی نزم و هەڵا خزمەتی دەستی چەپ. نالی دەڵێت مەڵێ بۆچی ڕۆژگار بەرەو خواری دەڕوات چونکە خوددا هەموو شتێکی بەڕاستی دروست کردووە. خواریەکە لە کەسب و هەڵبژاردننی تۆدایە کە هێزە پیرۆزەکانت کردووە بە خزمەتکاری ئارەزووە نەگریسەکانت. ئەشعەریگەری هەموو هەوڵێک دەدات بۆ هەڵوەشاندنەوەی مژاری سەبەبیەت بۆ نالی لە سەرەتاوە هەر دەڵێت تەقویەتی سەبەب دەکات ئەحوەلی تەفرەقنەکە. مرۆڤ زەمان بە تاوانبار و سەبەب دەبینێت تا خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە. ئەمە بۆ ژیانی ئەم ڕۆژمان لەباری بەرپرسیارەتیەوە بابەتێکی زۆر گرنگە. یعنی بەس ئەوە نییە کە من ئێستا باسی خەریکە معنای نالی 1850 دەکەم. ئەم معنایانە بۆ ژیانی ئەوڕۆی ئێمەش بەتایبەت لەوانەیە بۆ دۆخی کورد زۆر زۆر گرنگ بێت. ئەمە لای نالی جۆرێکە لە غەفڵەتی بوونناسانە. نالی دەڵێت تۆ تووشی ناونانی هەڵە بوویت ئەوەی پێی دەڵێیت خواری زەمن لە ڕاستیدا بەکارهێنانی نادروستی ئیرادەیە. جەستەی مرۆڤ دەستی ڕاست و چەپ لێرەدا دەبێتە ئەو مەیدانی کە تێیدا ئایدۆلۆژیای مرۆیی حەقیقەت دەشێوێنێت. ئەگەرچی خوددا خالقی هەموو کارەکانە بەڵام ئەوە مرۆڤە کەسب دەکات. نالی وشەی خزمەت بەکاردێنێت چەندە بەوردی ئەو شەی بەکارهێناوە. ئەم خزمەتکردنە ڕێک ئەو ساتەیە مرۆڤ تێیدا خەریکی کەسبە. نالی دەڵێت تۆ بە ئیرادەی خۆت واتە کەسب ڕاستیت کردووە بە خزمەتکاری خواری. لێرەدا نالی مۆدێلێکی بەرپرسیارەتی ڕادیکاڵ و زۆر ڕەگ و ڕیشەدارمان پێ پێشنیار دەکات.
مرۆڤ ناتوانێت خودایان زەمان تاوانبار بکات چونکە خودی کردەی خزمەتکردن یا کەسبەکە لای مرۆڤە. لە زۆرینەی کولتورە ئاینیەکاندا بەتایبەت لە ئیسلام لای ڕاست وەک خۆتان دەزانن پیرۆز و پێگە باڵایە و لای چەپ نەگریس و نزمە. دژبەری نێوان ڕاست و چەپ لەم شێعرەی نالیدا کە زیرەکانە بەکارهێناوە تەنها بابەتێکی فیزیکی و پەیوەندیدار بە جەستەی مرۆڤەوە نییە، بەڵکو یەکێکە لە ئارکیتایپ یان با بڵێن وێنە سەرەتایەک جێگیرەکانی ناو هۆشیاری مرۆڤ و ئاینەکان. لە زۆربەی کولتورەکاندا ڕاست هێمایە بۆ حەقیقەت، پاکی، پیرۆزی، بەڵام چەپ هێمایە بۆ لادان، پیسی، تەنانەت حاڵەتی شەیتانی. بۆ نمونە قورئان مرۆڤەکان لە ڕۆژی پەسڵان یان ئەو وشەی مامۆستا هەژارە بۆ ڕۆژی ئاخرەت یان دواییدا دەکات بە دوو گروپی سەرەکیەوە. ئەسحاب اليەمین و واتە خاوەنانی لای ڕاست، ئەمانە ئەو کەسانن کە ڕزگاریان بۆ دەستە بەهەشت کە دەزانن لە سوورەتی واقعەدا ئایەتی 27 هاتووە، لەگەڵ ئەسحاب الشیمال ئەوانە کە خاوەنانی لای چەپن کە ئەمانە ئەو کەسانە کە تووشی سزای دۆزەخ دەبن کە دیسان لە سوورەتی واقع ئایەتی 41 هاتووە. لێرەدا نالی کاتێک دەڵێت خزمەتی دەستی چەپ دەکا ئاماژەیە بۆ ئەوەی کە مرۆڤ هێزە بەهەشتی و ڕاستیەکانی خۆی خستۆتە خزمەت ئامانجە دۆزەخی و چەپەکان. نمونەیەکی دیکە لەسەر ئاستی کردەوەی و فقهی کە ئیسلام جیاکاریەکی وردی لە نێوان دەستەکاندا کردووە. دەستی ڕاست لە فقه ئیسلامدا بۆ کارە پیرۆزەکان بەکاردێت، بۆ کارە پاکەکانە، وەک خواردن، وەک دەست نۆژگرتن، وەک تەوقەکردن، وەک دەست بۆ قورئان بردن. بەڵام دەستی چەپ بۆ کارە نزمەکان و لادانی پیسیەکانە، وەک تەهارەتگرتن و پاکردنەوەی جەستە لە پیس. بەم پێیە نالی دەڵێت تۆ لە ڕووی ئەخلاقیەوە کارێکی زۆر قێزەوەند دەکەیت، چونکە ئەو دەستەی کە بۆ پاکی و خواردن و قورئان واتە دەستی ڕاست کردوتە بە خزمەتکاری ئەو دەستەی کە بۆ پیسیە واتە دەستی چەپ. طبعا ئێمە دەزانین ئەمانە لە شێعردا دەبنە ئیستعارە و خوازە، ئەین نالی وەکو خوازەیەک ئەمانەیە بەکارهێناوە، وانە بڵێ بە شێوەی ذاتی لەگەڵ دەستی ڕاست و دەستی چەپ گرفتی هەبێت. ئەمە بە تێگەیشتنی نالی تێکچوونی تەواوی سیستەمی پیرۆزیە لە ناو جەستەدا. نالی ئەم نیشانە ناسیە بەکاردێنێت تا پەیوەندی دەسەڵات نیشان بدات. چۆن؟ کاتێک ڕاست خزمەتی چەپ دەکات هاوسەنگی گردوونی تێک دەچێت. لە ڕوانگەی پێکاتەخوازی یا ستراکچرالیزمەوە نالی دەبێت پێمان بڵێت جیهان تووشی هەڵگەڕانەوەی مانا بووە. ئەم هەڵگەڕانەوەیش لە ئاستی ناوەوەی مرۆڤەوە دەست پێ کردووە، نەک لە ناو زەماندا. یعنی با بڵێن هۆکارە سەرەکیەکەی ئەم گۆڕانکاریە بەرەو ئاراستەی خراپی پەیوەندی دەداتەوە بە ناخی مرۆڤ، نەک بە ڕۆژگار و سەردەم و زەمانە. بە کورتی ناڵی دەلێت ڕۆژگار تاوانبار مەکە، چونکە ڕۆژگار تەناو ئاوێنەیە کە کردەوەکانی تۆی تێدا دەردەکەوێت. ئەگەر جیهان خوارد دەبینیت بڕۆ سەیری دەستەکانی خۆت بکە کە چۆن پیرۆزەکانیان فیلای پوچی کردووە. نالی بە پشتبەستن بەم هەموو پاشخانە ئائینی و قورئانیە طبعاً دەبێت واش بێت، چونکە نالی بۆ خۆی مەلا بووە، ئاین پەروەر بووە، ڕاست دەکا بە هێمای بەهەشت، چەپ دەکا بە هێمای دۆزەخ. دەوێت پێمان بڵێت مرۆڤی ئەحوەل لێرەدا گرنگە بزانن پەیوەندی ئۆرگانیکی ئەم بەیتە چۆن دەگەڕێتەوە بۆ بەیتی یەکەم. مرۆڤی ئەحوەل و تەفرەقە نەزەر کە دیارە لێرەدا ڕووی دەمی لە معتەزیلەکانە و تەنانەت بۆ جۆرێکە مەلا عەبدولکەریم بەندەڕەس باسی دەکا ڕووی دەمی لە موفتی زەهاوی ئەو با بڵێن پێشڕەوی ئەو دەمەی معتەزیلەکانە بەکارهێناوە بۆ جوانکردن و پاساودانی کارە چەپ و نادروستەکانی. لێرەدا نالی نەک هەر شاعرە بەڵکو وەکو چاوەدێرێکی وجودی و بیرمان دەهێنێتەوە کە تێکچوونی جیهان لەوەوە دەست پێ دەکات کە ئێمە پیرۆزەکانمان واتە دەستی ڕاستمان دەکەینە کۆیلەی ئارەزۆ پیسەکانمان واتە دەستی چەپ. نالی بەردەوام دەبێت دیسان جارێکی دیکە هەر لەسەر هەمان ڕێچکە هاوشان بە بەیتەکانی پێشوو نمونەی ورترمان بۆ دێنێ. تووتی تۆ لە حرسی دڵ کە دەڵێت تۆ دیارە مەبەستی ئەحوەلی تەفرەقە نەزەرە. تووتی تۆ لە حرسی دڵ داوی تەمەع دەکاتە مل بولبولی من واتە عارفی وحدە داشنا بولبولی من لە عەشقی گوڵ تەغنیە و تەڕەدەکە. لە نیوە دیێڕی یەکەمدا نالی باسی گوتاری معتەزیلەکان دەکات. دەڵێ معتەزیلەکان ئێوە وەکو تووتیوان، تووتی سفەتی لاساییکردنەوەیە. نالی دەڵێت تۆ ئەی معتەزیلە لەبەر حرسی دڵ و چاوچنۆکی عەقڵ خەریکی داوی تەمەع دەکەیتە ملت،
واتە عەقڵەکەت وەک زنجیرێک لە ملت ئاڵاندووە، چونکە تۆ دەتەوێت هەموو شتێک بە مەنتیق واتە بە سەبەبیەت ڕوون بکەیتەوە تا پاداشتێکی دیاریکرا دەست بکەوێت. لە نیوە دیواری دووەمدا ئەوجار گوتاری ئەشعەریگەری کە گوتارەکەی خۆی بێت دێنێتە پێشێ و خۆی بە بولبول دەشوپێنێت، دەڵێ بولبول لاسایی کەس ناکاتەوە، بەڵکو لە ناخەوە ئاواز و سترانی خۆی دەخوێنێت. ناری دەڵێت من واتە منی ئەشعەری لەبەر عەشقی گوڵ کە دەتوانین لێرە بە جۆرێک پەیوەندی بدەینەوە بە خودی خودایی، خەریکی گۆرانی چڕین و تەغنیە و شادی واتە تەڕە بم. من چاوەڕێی پاداش نیم، بەڵکو بوونی من وەڵامێکی ئاشقانەیە بۆ وجودی مەعشوق. معتەزیلەکان بەو پێی تەنها پشت بە بەڵگەی عەقڵی دەبەستن، هەڵبەت بەو تۆخیەی کە نالی باسی کردووە ئەوەندەی کە گەورەی کردوێتەوە، لای نالی وەک تووتیوان قسەیەک دەڵێن کە ئەزمونیان نەکردووە، بەس لاسایی دەکەنەوە. نالی لێرەدا ڕخنە لە عەقڵی ئامێر ئاسا دەگرێت کە حەقیقەت تەنها وەک کۆپی دەبینێت. لە بەرامبەردا بولبول واتە خۆی وەکو ئەشعەری نوێنەرایەتی ڕەسەنایەتی دەکات، چونکە گۆرانیەکەی لە ناو جەوهەری خۆیەوە هەڵدەقڵێت. بە وتەیەکی دیکە نالی دەڵێت معتەزیلەکان وەک تووتیوان تەنها قسەی عەقڵ دووبارە دەکەنەوە بۆ ئەوەی بەهەشت بەدەست بهێنن، واتە ئەمە کە پێ دەڵێت تەمەع. بەڵام ئێمەی ئەشعەری وەک بولبولین، عەشق بزوێنەری ئێمەیە و پێویستمان بە سێودووکردنی عەقڵانی نییە. بە هەندێک لە ڕوانگەی تیۆری جوانیناسیەوە، بەتایبەت تیۆریەکی جوانیناسی کە پێی دەڵێن ئیستاتیکای ژۆیسانس، بەرامبەر سوود لەم بیتە بڕوانی. بزانین ژۆیسانس چییە؟ ئەم زاراوە فەڕەنسیە کە ژاگلاکان پەرەی پێداوە جیاوازە لە چێژی ئاسایی یا ئەوەی کە بە ئینگلیزی پێی دەڵێن پلێژر. چێژ یا پلێژر هاوسەنگی دەپارێزێت و مرۆڤ ئارام دەکاتەوە، بەڵام ژۆیسانس کە ئەویش هەر جۆرێک چێژە هاوسەنگی تێک دەدات. ئەوەندە توندە کە لە ئازار نزیک دەبێتەوە. لەم بیتەدا تووتی بە دوای پاداشت و سووددا دەگەڕێت. ئەوە چێژی ئاسایی و حیساب کراوە، واتە چێژەکە پێشتر لە وەکو مەنتیق وەکو سەبەبیەت لێکدراوەتەوە. هەرچی بولبولە تەنها دەخوێنێت و دەسووتێت، ئەوە ژۆیسانسە، چونکە لە دەرەوەی لۆژیکی قازانجا و تەنها دەیەوێت لە ناو جوانی گوڵدا بمێنێتەوە. کەواتە لێرەدا نالی دوو جۆر بزوێنەری ڕەفتارمان نیشان دەدات. حرس و تەمەع کە نسبەتی دەدا بە معتەزیلە کە ڕەفتارێکی بەرژەوەند خوازانەیە، ئەوان عیبادەت دەکەن چونکە پێیان وایە عەقڵی ئەم دنیایان پاداشتی ڕۆژی پەسڵان و ئاخرەتیان بۆ مسۆگەر دەکات. تەغنیە و تەڕە بکات نسبەت دەدرێت بە ئەشعەری کە ڕەفتارێکی ئیستاتیکیە، ڕەفتارێکی جوان ناسانەیە. بولبول واتە عاشق یا لە دیدی نالیەوە ئەشعەری ناخوێنێت بۆ ئەوەی شتێک وەربگرێت، بەڵکو دەخوێنێت چونکە گوڵ واتە مەعشوق وجودی هەیە. ئەمە ئەو پەڕی ژۆیسانسە، ئەو پەڕی ئەو چێژە تایبەتەیە کە تا ڕادەیەک تێکەڵ بە ئازارە، چێژێک کە لە دەرەوەی یاسای سوود و زیاندایە، چێژێک کە ژیانی ڕاستەقینەی ئێستای پێ جوان و خۆش دەبێت بەدەر لە ڕەچاوکردنی ئەنجام و لەکەوتەکانی لە جیهانی گریمانی دواییدا. کورت و کرمانجی نالی دەڵێت معتەزیلە وەک تووتی وایە، قسەی عەقڵ دووبارە دەکاتەوە چونکە چاوی تەمەعی لە پاداش بڕیوە، بەڵام ئەشعەری وەک بولبولە تەنها لەبەر ئەوە دەخوێنێت چونکە شەیدای جوانی گوڵە. ئەمە سەلماندنی ئەوەیە کە لای نالی عەشق تاقە مەنتیقەکە پێویستی بە بەڵگە نییە. لە کۆتا بەیتی ئەم غەزەلەدا هێتر وردەوە لە کۆتایی پێبێنم و زیاتر لەوە سەری ئەوە نێشێنم، نالی یەک شاکاری بە واتای وردی وشا دەخڵقێنێت. شاکارێکە من بە بوێریەوە دەڵێم نەک لە شعری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵات، بەڵکو لە شعری هەموو جیهاندا دەتوانێت نوێنەرایەتی ئەو ڕەسەنایەتیە بکا کە لە شعری کوردیدا هەیە. نالی حەریفی کەس نییە، ئیلف و ئەلیفی کەس نییە، بەیتی ڕەدیفی کەس نییە، هەرزەنەویسە گەپ دەکەن. لە نیوە دیێڕی یەکەمدا نالی دەڵێت خۆی واتە نالی ڕکابەر و هاوگەمە و هاوڵی حەریفی کەس نییە، خۆی بە هیچ کەسێکەوە نەگرتووە و ئاشنایەتی و پەیوەندی ئیلف و ئەلیف نییە. نالی لەرەدا خۆی وەکو بوونەوەرێکی تەنها و سەربەخۆ نیشان دەدات کە لە دەرەوەی هەموو تاقم و کۆڕ و کۆمەڵەکان وەستاوە. با بزانین بۆ لای مەبەستی نالی بۆ ویستێتی وابێت، بۆ ویستێتی خۆی زیاد بکاتەوە. لە نیوە دیێڕی دووهەمدا نالی دەچێتە ناو وردەکارەکانی تەکنیکی شعر، دەڵێت شعری من پاشکۆ و چاو لە دەست و ڕەدیفی شعری کەس نییە. ڕەدیف لە شعری کلاسیکدا واتە ئەو شەیە کە دوای سەروات دێت و دووبارە دەبێت.
پاشان زۆر بە تەنزەوە دەڵێت ئەو تەنزێکی هێندە زەریفە کە بە جورئەتەوە دەڵێم مامۆستا مەلا عەبدولکەریمی نەمر پێی پێ نەبردووە کە بۆچی نالی لێرە ئاو قسەیە دەکات. نالی تەنها هەرزە نووسە، قسەی بێهودە و بێمانا دەنووسێت، خۆی بەخۆی وا دەڵێت و تەنها گەپ و گاڵتە دەکات. یعنی لەو شەعرە فەلسەفیە قوڵە لە کتوپڕ وەکوەیە لە کێوێکەوە هەڵمان دێرێتە نێو دۆڵێکەوە تا ئێستا هەموو قسە فەلسەفیە قوڵەمان بۆ کردوین شەڕی نێوان ئەشعەری و موعتەزیلەمان بۆ باز دەکات کەچی دوای دەڵێ من خەریکم گاڵتە و گەپ دەکەم با بزانین بۆ وا دەڵێت لە ڕوانگەی منەوە بزانم چییە پلانی کەم. لەم بەیتەی کۆتاییدا نالی دەڵێت من لاساییکەرەوەی هیچ کەس نیم و شعرم مۆرکی کەسی پێوە نییە. ئەو دەزانن کە نالی بەردەوام قسەیە دەکات. ئەگەر پێتان وایە قسەکانم نامۆن وای دابنێن من هەرزەگۆم، بەڵام لە ڕاستیدا ئەمە شاردنەوەی بلیمەتیەکەی خۆیەتی ناری لە پشت پەردەی گاڵتەجاڕیەوە تا لە چاوی ئیرەی بەران و دەسەڵاتی مێشک وشکان پارێزراو بێت. هارۆڵد بلوم کە ڕەخنەکارێکی بەناوبانگی ئەمریکیە 1930 لەدایک بۆ 2009 کۆچی دوایی کرد، تیۆریەکی هەیە ناوی دەنێ anxiety of influence، دڵە ڕاوکەی کاریگەری. باسی ئەوە دەکات دەڵێ شاعرە بەهێزەکان وەکو ناری، وەکو حافزی شیرازی، وەکو شێکسپیر هەمیشە دەترسن ببنە سێبەری پێشینیانی خۆیان. نالی لێرەدا بە ڕاشکاوی ئەم کاریگەریە ڕەت دەکاتەوە. کاتێک دەڵێت بەیتی ڕەدیفی کەس نییە، ئەو ڕاستێدا دەرکێنن کە شعری ئەو لە ڕووی پێکاتەیەوە حتا لە ڕووی معنای جیهان بینیەوە بە هیچ دەقێکی دیکەوە نەبەستراوەتەوە. نالی لێرەدا ناسنامەی خۆی وەکو شاعرێکی بەهێز سربەخۆ و داهێنەر جێگیر دەکات کە توانیوێتی لەژێر کاریگەری شعری فارسی و عەرەبی بێتە دەرێ و ببێتە ئەندازیاری گوتارێکی شعری بە زمانی کوردی. بەتایبەت لەو سەردەمەی کە دەزانین مەلاکان چەندە شانازیان بەوە دەکرد کە بە عەرەبی بنووسن و شاعرانی ئەو سەردەم لەوانەیە چەندە شانازیان بۆ کرد بێ کە شعری عەرەبی و فارسیان زانی بێت، بەڵام نالی بە کوردی نووسویەتی. لە گۆشە نیگایەکی دیکەوە و بە ئاوردانەوەیەک ئەو جار لە تیئۆریەکی میشل فۆکۆ کە باز لەوە دەکات ناوی نووسەر ئامرازێکە بۆ کۆنتڕۆڵکردنی مانا لەلایەن دەسەڵاتەوە. دەتوانین بڵێ نالی بەوەی کە بەخۆی دەڵێت هەرزەنووس فێڵ لە سیستەمی چاودێری دەکات. ئەی نالی بە معنای واقعی هەم شاعر بووە هەم فێڵەزان بووە، بەتایبەت لەوانەیە چاودێری لەلایەن کەسانێکی دەسەڵاتداری سەر بە باڵی موعتەزیلەی سەردەمی خۆی وەکو موفتی زەهاوی لەسەر بوو بێت. نالی ناوێت وەک زانایەگەن مەلایەک لێ پێچینەوەی لەگەڵ بکرێت، ئەو پۆشاکی بێهودەبێژی و هەرزەگۆیی دەپۆشێت تا بتوانێت قوڵترین حەقیقەتەکان لەناو گەپدا بڵێت. ئەمە لە فەلسەفەی مۆدێرندا وەکو ستراتژی پەراوێز باسی لێ دەکرێت. کاتێک داهێنەر لە ناوەندی تەواو داخراوە ڕادەکات تا لە پەراوێزێکی کەم و زۆر ئازاددا کار بکات و بەرهەم بقوڵکەنێت. بە کورتی نالی پێمان دەڵێت من نە شوێن کەوتەی کەسم و نە کەسیش دەتوانێت لاسایم بکاتەوە. ئەگەر قسەکانم بەلاتانەوە بێمانایە ئەوە کێشەی ئێوەیە نەک من، چونکە من لە ناو گەپ و گاڵتەکانمدا سڕێکی گەورەم شاردوێتەوە کە تەنها ئاشنایانی قەڵەم دێن تێدەگەن. و بیرتان دێنمەوە شێعری خۆی دەڵێ زاهر و باتن لەسەر لەوحی حەقیقەت یا مەجاز، ئاشنای سڕی قەڵەم بێ غەیری نالی کەس نەما. کە من کتێبی خۆم لەسەر نالی کە 2021 چاپ کرد هەر لە ڕووی ئەم شعرەوە وەرگرت، ئاشنای سڕی قەڵەم. با وردەوەدا لە کورتی ببڕمەوە. ئێمە وەکو خوێندنەری شعری نالی لێرەدا دەتوانین پرسیارێک ئاراستە بکەین، بڵین ئەم بەیتەی کۆتایی چۆنی بە شەڕی نێوان ئەشعەریگەری و موعتەزیلەوە دەبەسترێتەوە، چونکە شەڕەکە لە سەرەتاوە زانیمان ئەو شەڕەیە. ئایا پەیوەندیەکە لە نێوان ئەم بانگەشە و بە تەوس و تەنز دواندنەی نالی و کۆی غەزەلەکە کە دەربارەی ململانەی نێوان دوو باڵی هزری زانایانی ئیسلامە؟ پێدەچێت کاتێک نالی باسی گەپ و هەرزە نووسی دەکات هەوڵێک بێت بۆ ڕەتکردنەوەی لوودبەرزی عەقڵی موعتەزیلەکان، چونکە ئەوان خۆیان بە ئەهلی عەدڵ و تەوحید دەزانی و عەقڵیان بە تاقە پێوەری پیرۆز دادەنا. ئەوان گوتارێکی زۆر جددی و وشک و منتقیان هەبوو. نالی بەئەن قەست نازناوی هەرزە نووس و گەبجار دەداتە خۆی. ئەمە ئەگە بە فەلسەفەی مۆدێرن باسی بکەین لەوانەیە وەکو جۆرێک لە تەنزی سۆکراتی بێت. نالی دەوێت بڵێت
ئەو ئەقڵە جددیەی ئێوە واتە معتەزیلەکان پێتان وایە خودای پێدەناسرێت، لای من تەنها گەپوکایەکی منداڵانەیە. نالی بەم خۆ بچووکردنەوەیە کە حتا مەلا عەبدولکەریم لە ئاسیدان بۆیە باسی نەکردەوە چونکە پێی سەیرە نالی بڵێ من خەریکی گاڵتەوە گەپکردنم. وتاری معتەزیلە بە زاراوە مۆدێڕنەکەی ئەوڕۆ شەرمەزار دەکات، چونکە نیشانی دەدات کە معریفەی ڕاستەقینە لە ناو حەیران بوون و تەسلیم بووندایە، نەک لە ناو کۆکردنەوەی بەڵگەی ئەقڵیدا، یان بە تەعبیری بەیتی دوایی لە ناو عەشق و تەغنیە و تەڕەبدایە، نەک حرس و تەمە. لەلایەکی ترەوە معتەزیلەکان دەیانویست ئایم بکەنە سیستەمێکی گشتی هاوبەش. نالی لێرەدا جەخت لەسەر تاگەرایی عرفانی دەکاتەوە. نالی دەڵێت من حەریفی کەس نیم، لە ململانەی کەلامیدا هەر لایەک دەیەوێت لایەنەکەی تر ببەزێنێت. نالی دەڵێت من لە دەرەوەی ئەم کایەیەم، من بەندەیەکی ئەزەلیم کە تەنها سەهمی خۆم دەبێت، نەک سەرکەوتن بەسەر ئەم و ئەو باڵە فکریەدا. نالی لێرەدا ئارامی ئەشعەری نیشان دەدات. ئەو کەسێک کە دەزانێت هەموو شتێک بەویستی خودایە، پێویستی بەوە نییە ببێتە حەریف، ئەلیف یان ڕەدیفی کەس، ئەو ژیانی خۆی بەڕابواردن و گاڵتەکردنەوە سەربەستانە دەژیت و لاسایی کەس ناکاتەوە و لە بەندی کەسیشدا نامێنێت. هیوادارم سەر نێشان بێتن هەر بژین.